سلااوان لێ بێت و ئەم کاتتان باش. بڕیارە ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە هەمان کاتیش جێگری یەکەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی ئیدارەی سربەخۆی سۆران بکات. لێرە بەپێی ئەو زانیاریان دەستزاری کرمانجی کەوتون یەکەم جار سەردانی ئیدارەی سربەخۆی سۆران دەکات لەلایەن هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیار ئیدارەی سربەخۆی سۆران و بەڕێوەبەرە گشتیەکان و قایمەقام و بەڕێوەبەری ناحیەکانی تەواوی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانە و پێشوازی لێ دەکرێت. دواتر لە بارگای لەقیدەی پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا لەم بەیانیە زووە هاوڵاتیەکی زۆر هاتووە بۆ ئەوەی چاوی بە نێچیروان بارزانی جێگری یەکەمی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان بکەوێت. دواتر بڕیارە لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ نێچیروان بارزانی لەگەڵ ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لە هۆڵی بۆنەکانی سەنتەری قەزای ناوەندی سۆران کۆبێتەوە. لەوێش تەواوی ئامادەکاریەکان کراون بۆ پێشوازیکردن لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە نێچیروان بارزانی لە ماوەکانی ڕابردوو سەردانی هەریەک لە ئیدارەی سربەخۆی زاخۆی کرد و دواتر قەزای ئاکرێ دوێنێ لە هەولێر لەگەڵ پارێزگاری هەولێر و ئەمڕۆژ سەردانی ئیدارەی سربەخۆی سۆران دەکات. بڕیاریشە تەواوی ئیدارە و ئەو شوێنانەی کە ماون لە هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەردانیان بکات و جگە لەم سەردانانە نێچیروان بارزانی وە گوتم ئەمڕۆ بە دوو سیفات دێ. یەکەم وەکو سەرۆکی هەرێمی کوردستان، ئەوەی تریش وەکو جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە یەکەم دانیشتنی لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان و ئیدارەی سربەخۆی سۆران دەبێت. دواتر لەگەڵ ستافی لەقی دەی پارتی دیموکراتی کوردستان و ئینجا لەگەڵ ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لە هۆڵی بۆنەکان دەبێت. ئەم سەردانانەی نێچیروان بارزانی لە کاتێکە کە کەمتر لە مانگێک ماوە بۆ بانگەشەی هەڵبژاردن ئامانجی سەردانەکانیشی بۆ ئیدارەی سربەخۆی سۆران ئەوەیە کە لە نزیکەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرە گشتیەکان و سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران گفتوگۆکردنە لەسەرەوەی کە خزمەتی زیاتر بە هاوڵاتیان و چین و توێژەکان بەبێ جیاوازی لە ئیدارەی سربەخۆی سۆران بکرێت. بەڵێ